سڵاوی گروپەکەمان بۆ بەڕێستان ئێمەوە گروپی گەنجانی داهاتوو کە گروپێکی سربەخۆیە بە سپۆنسەری کۆمپانیای ئامەد بۆ ڕیکلام هەڵدەسین بە ئەنجامدانی کەمپینی جەژنی هاوکاری کە تێیدا هەڵدەسین بە کۆکردنەوەی پۆشاکی جەژن واتە پۆشاکی نوێ بۆ منداڵانی توشبوو بە نەخۆشی تالاسیما و کەسانی کەم دەرامەت وە کۆکردنەوەی خۆراک بۆ خانەوادەکانیان ئەم کەمپینە بۆ ماوەی 8 ڕۆژ دەبێت لە بەرواری 11/5/2020ەوە تاوەکو 8/5/2020 کە لە چەند بنکەیەکی دیاریکرا و کۆمەک و هاوکاریەکانتان وەردەگرین. دواتر بە هاوکاری ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO هەڵدەستین بە دابەشکردنی کۆمەک و هاوکاریەکان بەسەر کەسانی دیاریکراودا کە پێک هاتوون لە دوو لیست. CDO بەشدارە بە پشتگیریکردنی ئەم کۆمەڵە گەنجە لەم کامپینەدا بە پشتگیریکردنی و ئامادەکردنی هەرموو پێداویستیەک و کۆمەکردن بۆ ئەم پرۆژەیە. ئێمە وەک ڕێکخراوی CDO و گەنجانی CDO خۆشحاڵین کە هەمیشە توانی ومانە بەشدابین لە درێژە پێدانی یارمەتی و کۆمەک بۆ کەسانی بێزەرامەت.